پرسی جێبەجێنەکردنی ڕێکەوتنەکان لە نێوان هەولێر و بەغدا و هەروەها بەتایبەت نەناردنی موچە و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە وێڕای پابەندیەکانی هەرێمی کوردستان بە ئەو ڕێکەوتنانەوە کە کراون. ئەمە پرسێکە دەمانەوێت گفتوگۆی لەسەر بکەین. بەڕێز ئەحمەد ئەبیاس وتەبێژی هاوپەیمانی نیشتیمانی ئۆپۆزیسیۆنی عراقی لە ڕێگەی سکایپۆ لە کالیفۆرنیا میوانمانە. بەڕێز ئەحمەدەم کاتت باش بەخێربێ بۆ کوردستان 24. بۆ چوونیەوە هۆکاری ئەوە چییە کە ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدا زیاتر بوون؟ پێتان وایە کێ کەم تەرخەمە لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکان؟ بەڵێ سەرەتا سڵاو ڕێزم بۆ تۆ و بۆ کەناڵ کوردستان 24 و لە ڕێگەی ئێوە دەمەوێت سڵاوم بگەینم بە خەڵکی کوردی خۆشەویست و ئەوانەی کە لەگەڵ جەنابیشتان کار دەکەن و هەموو خەڵکی خۆمان لە عێراق لە هەموو شوێنێک. بەڵێ بەغدا کێشەیەکی لێ نییە کە باسی بکەین لە بواری قەتعکردنی شایستەکان، چونکە کێشەکە سەری هەڵداوە لە کاتێکە سیستەمی سیاسی دروست بوو. ئەوانەی کە ویستیان حکم لە عێراق بکەن ئەمانەی ئێستا ئەمن تۆمەتباریان ناکەم، چونکە ئەمان کار لەگەڵ لایەنی ئەمریکی دەکەن و هەروە هەبوونی کوردەکان لە معادلەی سیاسی وای نەکردووە کە حکوومەتەکە سەقام گیر بێ، هەرچەندەکە شعبیەتێکی گەورەیان هەیە، چونکە ملیشیات هەن و هەروەها دەسوەردانی ئێرانیش هەیە. ئەمانە هەمووی لە عێراق هەنە لە کاتێککە ئەمریکا کشێەوە. هەروەها عێراق بووە لە دەوڵەتێکی دیموکراتی بووە دەوڵەتێکی دیموکراتی، بەڵام دەزانن ئێرهاب و داعشیش هەبوو کە وای کرد ئەم سیستەمە وای لێبێ. ئەم کێشە لە دوای ئەوە دروست بوو وەکو دەزانن لە 2010 ڕێکەوتنی هەولێری گرنگ ڕوویدا کە مالێکی جارێکی دوی بووە سەرۆکۆ زیران و لە گرنگترین خاڵەکانەوە بوون کە قانون نفت و غاز دەربچێت، کە هەموو کێشەکان لەسەر ئەم خاڵن و هەروەها فەرمانبەرانی هەرێمی کوردستان باجەکەی دەدەن. چیرۆک لەسەر ڕێکەوتن و ئیتیفاقی دارای و ئەمانە لایەنێکێ لە نێو چوارچێوەی هەماهەنگی کەم حکوومەتە بەڕێوە دەبا دەیەوێت کە بە نەفەسێکی شۆڤینی کار بکات لەگەڵ کوردەکان و ئەمەش ڕاستیەکە کە نکۆڵی لێ ناکرێت لەگەڵەوەی کە هەندێک لایەنی دیکە لە چوارچێوەی هەماهەنگی قسە ناکەن، دەسوەر ناکەن، خۆیان تەسلیم بە ئەوانی دیکە کردووە لە بەرژەوەندەکانیان دەپارێزن. بۆیە ئەو کێشەی کامڕۆ ئێوە دەیبینن کێشەیەک نییە کە خلافی حسابات و تدقیق و بابەتی فەنی و تەکنیکیە وەکو ئێوە دەیزانن. من پێم وایە هەرێمی کوردستان لەوەی کە چوە نێو حکوومەتی عێراق و لە دادگای فەڕەنسا شکایەتی لێکراوە، هەروەها نەوتەکەی ڕاگیرە موقفێکی سیاسی دروستی هەبوو، چونکە ئەم حکوومەتەی کە لە عێراق هەیە ئەو کاتە دروست بوو، بەڵام هەیمەنەتی خۆی هەیە، دەیەوێت هەیمەنەت بچەپینی. ئەمانەی کە بەرژەوەند خواستن چیان دەوێت و شتیان دەوێت یەکەمیان خوتەکانی ئێران جێبەجێ دەکەن لە هەرێمی کوردستان. ئەو بە ئاشکرای پێتان دەڵێم و تەنها ئیران بەتەنیا ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆوە هەروەها لایەنی دیکەش هێن، بەڵام لە دەرگای دیکەوە دێنە نێو کێشەکە و تورکیا بۆ نمونە لە بابەتی پاکەکە ئەمانیش زەخت دەکەن، بەڵام ئێران زەختی سەرەکیە لەسەر عێراق دەکات. یەکەمیان ئەوەیە کە ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی هەیە لە ناوچەکانی هەرێمی کوردستان و چالاکیان هەیە لەسەر عەرز و خاکی ئێران و هەروەها دووەمیشانەوەیە کە ئێران دەیەوێت کۆنتڕۆلی ئەم هەرێمە بکاوە، هەروەها پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا وڵاتان دیکە نەمێنن. ئەم دوو خاڵە هەیە. ئەمان
حکوومەتی عراقی وەکو ئەدەوات بەکاردێنن کە ئەمە ئەخلاقی نییە کە موچ و شایستەی دارایی بەکاردێنن. من دوا بەیانی حکوومەتی عراقیم بینی لە بەغداد کەوتی سێ بەقەدەر موچەکانی خۆیانیان وەرگرتووە عەفوەن، بەڵام پێیان دەڵێم ئەگەر حکوومەتی هەرێم سێقات پارەکانی خۆیان وەرگرت بێ ئێوە لەکوێ بوونیانی ئێمە بۆ هاتوون کێشەکە چارەسەر دەکەن، دەڵێن تەکنیکیە تەکنیکەلیە لە ساڵانی ڕابردوودا هەبووە. ئێوە خۆتان خستۆتە پۆزیشنێکەوە کە کێشەکان دەتانەوێ بە ڕاستەی زەختی سیاسی ببن لەسەر هەرێم. ئەمەیە بابەتی کێشەکان. برێز بیازیانی لێ هەرێما کوردستانی درایا گشتی دە باوەریەک دروست بوویەک و بەغدا باوەری بە فەدەرالیزمی نایە و باوەری بە نرخێ سیستەما فەدەرالی نایە. تو چاوا دە نرخینە؟ تەماشا بکەن فێدرالی ئەوراقێک نییە کە لە دەستور لەو قانون شتەکان نووسرا و فێدرالی بەر لە هەموو شتێکەوەیە کە تۆ بڕوایەکی مطلق هەبێ بەو لایەنانەی کە جێبەجێی دەکەن یا خودنا. ئەمەی کە پێشتر گوتم ئەمان کە قووەت و هێز و چەکیان بەدەستەوەی ئەمان ئیمانیان بەوە نیە دەیانەوەی عراقێکی لاواز هەبێ. تەنها ئەمە بەرامبەر کورد نییە، لە بەرامبەر ملتمانە لە عراقیش ئەگەر ببینین و بگەڕێنەوە بە شۆڕشی تشرین دەبینین کە چۆن ڕوبەڕووی خەڵکی خۆیان بوونەوە کوشتنیان و گرتنیان و هەروەها تاوانی گەورەیان کردووە کە جواکی ناودەوڵەتی ئەمریکا و ئەمانی شەرمەزاریان کرد لە کاتی خۆیاندا. من دەنگی خۆم دەخەمە پاڵ دەنگی ئازادەکان، دەنگی خۆم دەخەمە دەنگی کوردەکانەوە لە بەرامبەرەوەی کە ئەمان خەڵکی کەرکووکیان کوشت لە ڕۆژەکانی دیکە. ئەمە ئەوە دەخاتە ڕوو کە هەڵ بژار خەڵکی کە خۆپشاندانیان لە کەرکوو کرد و خەڵکی کوژرا ئەوە نیشان دەدا کە چێ ئەم خەڵکەی کوشت و خەڵکی دیکەشی کوشت لە خۆپشاندانی تشرین. ئەمە تەنها بەرامبەر کورد و سونە و شیعە نییە. من پێم وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان دیفاعێکی تەواو دەکات بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی عراق. ئێمە براین کورد تەنها ئەمڕۆ نییە کە مەحارەبە دەکرێن، ئەمە بەدەیان ساڵە ئەمە ڕوودەدا و هەروەها بەردەوامە. هەموو مۆقیفەکان بەو شێوازە بوونە بەداخۆ لە بەرامبەر کورد پێویستە کۆتاییان پێبێ، بەڵام مادام پەیوەندی باش لە بینی نەتەوەکانی کورد و عەرەب هەیە، ئەمان کە مادەی دەستوری و قانون و فیدرالی و ئەمانە بەکاردێنن دەیانەوێ هەردوو نەتەوەکە بەیەکەوە ئازاریان پێ بگەێنن و هەروە سەودا سەریان بکەن و هەروە ئەوەی دەوێ بەڕێز ئەحمەد کێکی گەورە دروست بکەن لەو دۆخی کە ئێستا لە عێراقە گوزەرێکی ئیسفادا کالەوەی کە موچۆ بودجێ هەرێمی کوردستان نەنێرزرێ، هەرێمی کوردستان و بەغدا کۆک نەبن بەیەکەوە. میلیشیاکان ئەوانەی کوشتن دەکەن، میلیشیاکان ئەوانەی مخدرات دەگوازنەوە، ئەمانەی لەگەڵ بە شارەسەد کار دەکەن بۆی خەڵکی خۆی بکوژێ، ئەوانەی لەگەڵ ئیران کار دەکەن بۆی خەڵکی خۆی بکوژێ. ئەمانە هەمویان گڕوپ و میلیشیای دیارن لایەنی سیاسی هەنە کە لە چوارچەوەی هەماهەنگی هەن. من نامەوێت ناویان بێنم، بەڵام دەزانن عەسایب و کەتایبیان هەیە و لەوێن لە مانگی ڕابردوودا کە ئێمە باسمان لەسەر هەندێک جوڵەی ئەمریکا کرد لە ناوچەکە. بەڵێ لە سووریا هەبوو وەکو پێشتر گوتمان بۆ خەڵکی عراقی لە سووریا قاعدەکانی خۆیان بەهێزتر دەکەن بۆ ئەوەی گۆڕانکاری سیاسی ڕووبداوە، هەروەها ئێستا سنوورەکان بەهێزتر بکەن لە ڕێگەی ئۆپۆزیسیۆنی سووریاوە نزیک دەیبینن کە زەختی سیاسی نیشتیمانی گەورە دروست دەبێت لە وڵاتەکە جواکی ناودەوڵەتی ڕازی بکەن کە لە بەغداش خەڵکی عسابات هەیە کە حکوم دەکا، بەڵ حکوومەت نییە. لە 20 ساڵی ڕابردوودا ئەمانەی کە هەن لە ژێر پەردەی دین و مقاومە و ئەم بابەتانە حکوم دەکەن و هەروەها فقر لە بەسرە و سەماوە دیوانیەش هەیە، خەڵکی لەوێ شەژارن لە باتی ئەوەی لەوێ بژین، دێن لە هەرێمی کوردستان دەژین. من بەرگری لە هیچ ناکەم، بەڵام تەحەفوزاتم هەیە، خاڵم هەیە لە ڕێگەی کەناڵە بەڕێستەکان کە ڕێگە دەدا خەڵکی دیکەش قسەی بکات.
ئەمان پێویستەوە بزانن کە وەکو باسیەکان کار دەکەن هەرێم کێشەی ناوخۆیان هەیە ڕاوەستە ئەمە ڕاستە بەڵام بۆ ئەمان نییە کەم عساباتانە ئەمە بقۆزنەوە ڕاستە کێشە لە بینی دوو حزب هەیە لە هەرێمی کوردستان ئەمە شکاریگەری کردووە کە بەغدا بەو شێوازە مامەڵا بکە پێویستەمە کۆتایی پێ بهێندرێ هەروەها بابەتی کەرکووک پێویستە مامەڵە لەگەڵ لایەنەکانی دیکەی ناو کەرکووک بکرێت نەک بگەڕێەوە بۆ بەغداد ئەمەش بابەتێکی دیکەیە بۆ ئەوەی فتنە دروست نەکە چونکە ئەمان دەیانەوەی فتنە دروست بکەن ئێستا حکوومەتەکە خۆشی کێشەی هەیە هیچ بەرنامەیەکی سیاسی جێبەجێ ناکە هیچ ڕێکەوتنێک جێبەجێ ناکە بە تایبەتی $، بەنمونە بۆتان بێنمەوە ویستیان کێشەکە چارەسەر بکەن بەڵام نەیانتوانی ئەمانەی کە دەسەڵاتیان بەدەستەوەیە و هەروە کێشیان دروست کرد لە کەرکووک دواتر بەو بۆنەوە کێشەکە لەو کاتە دروست بوو بینەری کوردی ئەمە دەزانێت ئەم کێشە دروست بوو کە کاتی باس لە مێسفای بێجی کرا کە هەفتەیەک دەبێت کە باس کرایە سەرۆک وەزیران گوتی ئەم مەسفایەمان هێنایەوە لە ناوچەیەک لە کوردستان و هەموو خەڵک دەزانێت تەنها خەڵکی عێراقنا ئەم عەسایب ئەهلی حەق بۆ خۆی مەسفایەکەی لێ کردبەوە بردبووی بۆ ناوچەیەک لە سلەیمانی لەسەر سنووری ئێران و دواتر لەوە بەشێکیان هێندرایەوە و ئەمانیش هاڵاتن ئەم تۆمەتە دروست کرا ئەمە وای کرد ئەمە دەرکەی کردەوە بۆ ئەوەی ئەزمەی زیاتر دروست بێ لەگەڵ هەرێمی کوردستان ئەمە نە پەیوەندی بابوورە هەیە نە بە نەوتەوە نە بە پەتڕۆلەوە ئەمە ئەزمەیەکی سیاسیەوە هەروە حکوومەت بۆ خۆی ناتوانێت بەرنامەکانی خۆی جێبەجێ بکات. سپاس بۆتە برێز ئەحمەد ئەبیەز پێداری هەپەیمانیان نیشتمانیا و پۆسیۆنە عێراقیش کالیفۆرنیا لەگەڵمە. زۆر سپاس.